لاوانی تینوی ئازادی کوڕان و کچانی شۆڕشجێر لە کوردستان بۆ دابینکردنی دنیایەکی ئازاد و یەکسان و بە دوور لە هەر چەشنە هەڵاواردنێک بۆ دابینکردنی دەسەڵاتدارەتی شوورایی بە پێی بەرنامەی کۆمەڵە بۆ دەسەڵاتداری جەماوەری لە کوردستان بۆ درێژەدان بە خەبات لە دژی کۆماری ئیسلامی تار و خاندنی ئەم دەسەڵاتە دیکتاتۆر و سەرەڕۆیە بۆ ڕێگا خۆشکردن بۆ بونیادنانی کۆمەلگایەکی سۆسیالیستی لە ئێران و لە کوردستان بەریزی پڕ لە شانازی هێزی پێشمەرگەی کۆمەڵە پەیوەست بن. وەرن با پێکەوە و شان بە شانی یەکتر ریزی خەباتی سۆسیالیستی لە کوردستان و لە ناو هێزی پێشمەرگەی کۆمەڵە باسکی چەکداری کرێکارانی ئێران و زەحمەتکێشان بەهێزتر بکەین. بژی سۆسیالیزم، بژی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. کارگەرین جەنگاوەرین، ڕەنجدەرین تێکۆشەرین، کارگەرین جەنگاوەرین، ڕەنجدەرین تێکۆشەرین، بۆ قەڵای سەرمایەدار تێکدەرین تێکدەرین، بۆ قەڵای سەرمایەدار تێکدەرین تێکدەرین.